ماددەیەک بۆی بێ بە دەرمان لانی کەم پێویستی بە 10 ساڵ لێکۆڵینەوە و دەیان ملیۆن دلار هەیە. کۆمپانیای بەرهەمهێنیش بۆی ڕێگەپێدانی بۆ وەربگرێت پێویست دەکات کاریگەری و سەلامەتیەکەی پێکەوە بسەلمێنێت، هەروەها کاریگەری لاوەکیەکانیشی ڕوون بکاتەوە. سڵاوتان لەبێ، من دکتۆر هاوکارم، ئەمەش ڕۆژووزانە. ماددەیەک پێوترێت دەرمان کە بتوانێت گۆڕانکاری فیسیۆلۆجی لە زیندەوەرا دروست بکات. ئەگە باسی مرۆڤ بکەین، دەرمان 4 بەکارهێنانی سەرەکی هەیە. یان بۆ چارەسەری نەخۆشیە وەکو ئازارشێنەکان، یاخود بۆ کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە وەکو دەرمانەکانی شەکرە و سەخت، یاخود بۆ ڕێگریکردن لە نەخۆشیە وەکو ڤاکسینەکان، یاخود هەندێک جار بۆ دەستنیشانکردنی نەخۆشیش بەکارێت. دەرمان لە چەندین سەرچاوی جیاوازەوە وەرەگیرێت. کۆنترینیان بریتیە لە سەرچاوە سروشتەکانی وەکو ڕووەک، تا لە قەدی ڕووەکەکە بێ یان ڕێک بێت یاخود گەڵاکەی بێت. لەدوای ئەوە هەندێک دەرمانمان هەیە کە لە سەرچاوی ئاژەڵی و گیانەوەریەوە وەرگیراون، وەکو ئینسۆلین یەکەم جار لە ئاژەڵەوە وەرگیراوە. هەروەها کانزاکان سەرچاوی دەرمانن، وەکو زینک و ئاسن. لە ئێستاشە زۆری دەرمانەکان لە تاقیگایە دروست دەکرێن یاخود نیمچە دروستکراون، بەو مانایی لە سەرچاوەیەکی سروشتیەوە وەرەگیرێن و چەند گۆڕانکارییان تیاکرێت بۆ باشترکردنی کاریگەری دەرمانەکە. یەکێک لە ڕێگا پێشکەوتەکان لە ئێستەیە بریتیە لە بایۆتەکنۆلۆژی بۆ دروستکردنی دەرمان. لەم ڕێگەیە DNA و RNA بەکارەهێنرێن بۆ دروستکردنی دەرمان. ئەمەش دەرگا ئەکاتەوە بۆ پزیشکی تایبەت، بەو مانایی دەرمان دروست دەکرێت بە پێی نەخشەی جینی مرۆڤەکان هەر کەسێک بۆ خۆی. ئەمەش وا ئەکات کاریگەری دەرمانەکان زیاتر بێت، کاریگەری لاوەکیەکانیش کەمتر بێتەوە. هەر تەندروست بن.